بەناوی خوای بەخشندەی میهرەبان. ئێرە گەڕەکی مەڵکەندیە لە شاری سلێمانی کە یەکێکە لە گەڕەکە کۆنەکانی شاری سلێمانی و زۆرێک لە خانووەکانی لەو ساتەوە تاکو ئێستا بە کۆنی ماونەتەوە. لێرەوە چیرۆک و ناهەمواری خانەوادەیەکتان بۆ بگوازینەوە کە 5 سەرخێزانن، 4یان نەخۆشن، لەم خانووە کۆنەش کرێچین. لەگەڵمانە ژیانتان چۆنە لەم خانووە؟ باش نییە. بۆ؟ بۆیە کە خەریکە ئەڕوخەیە جامجارێ ئەم نەخۆشینی هەیە، ئەویش نەخۆشینی هەیە. ئەمە ئەو نەخۆشی چیان هەیە؟ درێژخایەنە. نەخۆشی درێژخایەن. ئەبورێنەوە چیان هەیە؟ ئەبورێن و ئەی خۆت؟ خۆشم وام ئەبورێیتەوە؟ مانگانە هەمە. چەند کەسان عیلاج بەکاردێنن؟ ئەوانش هەمیان 4 کەسمان. 4 کەستان، یعنی 1 نەفەرتان ساڵە؟ ئارەوە. چەند ساڵەوەن؟ دەمێک کە بوون بەدایک. خۆ چی ئیشەکەی؟ کار و کەسابەتت چییە؟ ئەر ئەوەی کە بە چاوتۆ بینی و ئارەبانە. ئەو ئارەبانە بچووکە؟ ئارە بەخ. چی ئیشی پێەکەی؟ قاتی مناڵان بەلێدێ وازمان لێ بێنێ باش. قاتی مناڵان ئەفرۆشی؟ بەڵێ ئەگە 1000 دینارم دەستکەوێت ئەرە و ڕۆژی چەند دەستەکەوێت؟ 1000 و 2000 ئاو دوو. بەڵێ. مەعاشکەم ئەندامیت هەیە؟ بەڵێ. مەعاشکەم ئەندامیت 150,000؟ بەڵێ. چەند کرێ ئەدەی؟ کرێ چیشی لێرە؟ بەڵێ. بێ ئاو کارەبا 150,000 ئەبێ بیەم. یاڕەبی دەستی ئەوە خۆش بێ کە مانکەن ماڵی خۆمان. من دوعای خێری بۆەکەم ئینشەڵڵا. دەست نەکا بە گریفانی خاڵی. ماڵێکی خاوەن پێداویستی تایبەتەن لە خۆیان لە مناڵیان. ئەمە لە خانووێکە ئەرشین بەڕاستیەکەی خانووەکەی هیچ ژیان نییە. تێگەی خانوەکە لە داڕمان نایە. ئەگەر دیقەتێک لە دارەکانی بن هەمووی لە ڕزینە هەر کاتێکە ڕوخێت تێگەی ئەمەش لەگەڵەوەی کەوا ئەو موچەیەکی کەمیان ئەوزام 100,000 150,000 مانگانە ئەیانەنێ بە 2 مانجارێک یانەنێ پامنە ئەو پارەیە کاملێکەنە ناو ئینکی لە خانەگەوازام 120,000 لە خانووەیەن. جات کەسێ بتوانێت یارمەتی ئەم خێزانە بە یعنی دەستخۆشیە خوای تەبارەکە و تەعالا ئیشەڵڵا هەر بە ئەجر و بەسەواب بۆیە نووسێتەوە. ئێمە وەکو شایەت حاڵی ئاگاداری وەزعیانین کە مناڵەکانان نوقسانیان هەیە، ئەنجا پیاوەکە هەر نوقسانی هەیە، بێ کەسابەتن، ئەنجا ئەوەی وا خەڵکێکی مسلمان یارمەتیان نەدانیانە بە حەقەت ئێستا دوای ئەوە لەم خانووان ئەم خانووە جێی دانیشتن یەگە مەجبوری نەبێت. ینی ئیدارەی زەحمەتە لە شوێنی وا ناخۆشە عینی کاشە کرێچین. ئەو کرێش هەر خێرۆمەند بۆیان ئەدات ئەگینا خۆیان بۆیان هەڵ ناسوڕێت. جایتر هەرچی شتێ بۆ ئەمام بکەن ئینشەڵڵا لای خوا و لای عەبدیش بەزاع ناچێت.
ژیانمان چۆن بێ هەر گورە مەرگیە لە ماڵە بۆچی وەڵی زستانان کە ئەخەوین لەم ژوورە بڕوا بکە خەوم لێ ناکە لەبەر بۆکەنە میز و تەبەتەب نایڵن بخەوین چی ناڵێ بخەون مار و مشک و جرس بەخوا بەژێر سەرینەکان هاڕۆن ئەوە نە زۆری تایە ئەرە وەڵڵا ئاو ڕەمەزان بوو ئاوە دانیشت بووین سەری تەلەڤیزۆنمانەکە هەر شەڕیان بوو تەبەدۆرەکەی خستە خوارە بەسەرمانە ئەرە بەخوا ئەرە وەڵڵی هەرزی ڕێشمان کرد وار و هەمووی خست بەسەرمانە ئەرە وەڵڵا ئەی لە زستانانە ژیانتان چۆنە کە باران باریان کە باران لەبارێ ئەوە حیج ئەو ژوورە دڵۆباکە ئەبێ سەڵ و قاب و شر بخەمە بەری ئەجا درزی دیوارەکانیش هەمووی درزی بردووە ئەو بڵێن دەرگای دەوالێتەکە بەخوا چەند جار کەوتۆ بەسەر مناڵەکانمە درسی ئەوەم بووە ئەو دیوارە گڵەیش بڕوخێ بەسەریانە ئەو شەوە تا بەیانی دانیشتم بەخوا لە درسە ترسی چی لە درستی مارەکە دانیشتم وتم خوای گیان بەس نەیە بە مناڵەکانمەوە دڵخەمم نییە لە ژوورە بوومانەکە لە ژوورە لە ناو دەبەدۆرەکانە دوای ئەویش جرجەکە هاتە دەرەوە هەر نەجاتمان بێ لەم خانووە نەجاتمان بێن با نەجاتمان بێ لە جرج و لە مشک وەڵی بەڕاستی ژیانمان نییە لەم خانووە بەڕاستیە ماڵە خۆیشی کۆنە درد و شتی تایە باوکم نەخۆشە دایکیشم نەخۆشە خۆمیش نەخۆشم ئەو کوڕەش نەخۆشە ئەم عیبی نییە بەڕاستیە ماڵە کە شەو ئەخەوین ئەو جرز گیرمان خواردە بەرزیەوە نایڵن بخەوین الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلقه محمد وآله وصحبه أجمعين. لراستيا منو همكو شاهدك همكو ما استايكي آيني دا كارم لا خلقي خير خوازي دسوالا كهميشه جدسيان ديار بخواي قرب هداشتي خير اندلته إن شاء الله بيتشراي قيامتيان دستي خيريشان بهمان شو بو أما الله براستي دريج بكن و كأما براسي خيرك زور قورية كأما براسي رزقار كردني إنسانا ومن أحياها فكأنما أحيا الناس جميعا أجر أمانة ما رزقار كرد وابزانه همو سر أرزد رزقار كردو جاري كتير جانب يبخشونته براسي أوي كأبخشي البناء خواي بردقارا باركي نقصان ناينة سر سامانة كي نقصان ناينة بلكو بركة دار تر أبي براسي بهاني أما الله بين
ئەم ماڵە خاوەن پێداویستی تایبەتن وە کرێچین لە ماڵێکیشان کە بەڕاستی هیچ کام لە ئێمە لەوە ئەشە بەڕاستی بە حەقیقەت نەتوانین ئێمە لە ماڵێکی ئاوا ژیان بکەین. ناهەمواری و ناخۆشەکانی ئەم خانەوادەیە زۆرن. لەلایەک لە کۆی 5 سەرخێزان چواریان نەخۆشن. سەرۆکی خێزانەکە خاوەن پێداویستی تایبەتە و تەنها مانگانە 150,000 دینار وەردەگرێت. لە هەمان کاتیشدا لەم خانووە کرێچین بە 140,000 دینار، واتە تەنها 10,000 دیناریان لە موچەکەیان بۆ دەمێنێتەوە. بەڵام لەلایەکی ترەوە خانوویەکی کۆنی داڕزاو کە چەندین ساڵە دروست کراوە، خۆتان نەبینن زۆربەی شوێنەکانی ئەگەری ئەوەیە بڕوخێ بەسەر ئەم خانەوادەیە. بۆیە ئێوەی خێرخواز ئەتوانن دەستباریان لەگەڵا بگرن لە مەترسی مار و دوو پشک و ناهەمواری و خراپی ئەم خانووە ڕزگاریان بکەن. ئێمە لە دەستگای خێرخوازی بەخشینەوە ئەمانەوێت لە کرێچێتی و لە ژیانی ناهەمواری و لە ترسی ڕوخانی ئەم خانوو بەسەریاندا ڕزگاریان بکەین و تۆی میهرەبانیش لە هەرێمی کوردستان و کوردانی تاراوگە ئەتوانن نەهامەتەکانی ئەم خانەوادە کۆتایی پێبێن و لە مردن ڕزگاریان بکەن. ئێرە دەڤەری پشدەرە و قەزای قەڵاتزەیە. 2 مانگ بەر لە ئیستا، واتە لە ناو مانگی پڕخێر و بەرەکەتی ڕەمەزاندا سەردانی ماڵێکمان کرد، ماڵی کاک ئەحمەد، تووشی نەخۆشی شێرپەنجە بوو. ڕامانگایان کە بە هاوکاری و کۆمەچەکانی ئێوە ئەمانەوێت لە کرێچێتی ڕزگاری بکەین، لەبەرەوەی هەم نەخۆش بوو هەم لە کرێچی ژیانی بەسەر دەبرد. بۆیە تەنها 2 مانگ لە دوای 2 مانگ ئێوەی خێرخواز و بەخشندا لە ڕێگەی دەستگای خێرخوازی بەخشین ئەم خانووەتان بۆ دابین کردن لەگەڵ دابینکردنی تەواوی کەلوپەل و پێداویستی ناوماڵ. بابزانین ئێستا تەندروستی کاک ئەحمەد چۆنە و تا چەند بە دابینکردنی ئەم خانووە دڵی خۆشە و چۆن سوپاسی ئێوەی خێرخواز دەکات کە هاتن بەدەم بانگەوازەکەیەوە. لەگەڵمانە. الحەمدولillah هەست بە گۆڕانکارێکی باشەکەین، هەم لە تەندروستی هەم لە کەیفخۆشی. ئێستا ژیانت چۆنە؟ تەندروستی چۆنە؟ ئێستا ژیانم زۆر خۆشە. ئێستا ئەم داهاتوویمە خانووی خۆم و ئەم لە کرێتیاتی نەجاتم بووە لە سیایە خوا و لە سیا مسڵمانە. لەخوا بە زیاد بێەوە لە خانووی خۆمدام ئێستا. تا چەند خەڵک هاتن بەدەم تۆ؟ وەڵڵی خەڵک زۆر هات، خەڵک زۆر هات ڕاستی، ئەوەی ناسیا و ئەوەی نەناسیا بوو هات. لەو کاتە هەست بەچی کرد کە خەڵک هات بەدەم بانگەوازەکەەوە کە سەردانیە کردی هاوکاری بۆ ئێهێنای؟ هەستم بە خۆشیەکی زۆر دەکرد ئەو کاتی، هەستم بە ینی شتێک کە دەرگایەک لێم دەکرێتەوە. ئەی تەندروستی چۆنە ئێستا؟ وەڵڵی لەخوا بە زیاد بێ باشترم. لەو کاتەوە چەند جار سەردانی دکتۆری کردووە؟ وەڵڵی 3 جار سەردانی دکتۆرمان کردوێتەوە لەو کاتەوە. لەخوا بە زیاد بێ ئێستا وەزعم باشترە.
لە دوای بەرنامەی بەخشین ئێمە لەخوا بە زیاد بێ یعنی خوایەت گەورە دەرگای لێکردینەوە دەرگایکی بە ڕەحمەت لەخوا بە زیاد بێ خەڵک لە شار و سارۆتکەکان تەلەفۆنیان بۆ دەکردین هاوکاریان نەکردین لەخوا بە زیاد بخوا خێری مسلمانان بنووسێ ئێمە لەو نەهامەتێ نەجاتمان بوو ئێمە لە کرێچیا بووین پیاوەکەم نەخۆش بوو سەردانی دکتۆرمانە کرد پارەمان لەوەستان قەرزمانە کرد دەڕۆشتین پێی لەخوا بە زیاد بێ ئێستا تەندروستیم دەندروستی باشترە هەمدوو عەزشمان باشترە لەخوا بە زیاد بێ دوای بەرنامەی بەخشین کە خەڵک هاوکاری بۆ هێنان سوپاس بۆخوا قەرزتان بۆ نەکرد کە سەداین دکتۆر لەخوا بە زیاد بە قەرزمان بۆ نەکرد جارێکیش چون بۆ هەولێر بۆ نەخۆشخانە سێ جار چوین بۆ نەخۆشخانەی هەولێر بە پارەی خۆمان چوین قەرزمان نەکرد لەخوا بە زیاد سەردانەکەتان چەند جیاوازتر بوو کە پارەی خۆتان پێ بوو پارەتان لێ نابڕا بەڵێ دڵمان خۆشتر بوو یعنی باشتر بوو لەخوا بە زیاد بێم بۆ خۆشی تەندروستی باشتر ئێستا زۆر خەفەت لە عنی لە مادەوەی ناخوات بڵێ نەبوونین و یان لە کرێچیاین و لەخوا بە زیاد بێ دوای چەند ساڵ بە ئاواتی خۆتان گەیشتن کە خانوویەکی 200 مەتریتان بۆ کڕاوە من 23 ساڵە خێزانیم هەتا ئێستا هەر یعنی بڵێ لە خانی خۆمانە نەبووینە لەخوا بە زیاد بێستا وا خێری خێرخوازان بنووسێ ئێستا لە خانی خۆیان ینی هەتا بڵێ دڵخۆشی خانوویەکی خۆشی گەورە ژووری میوانە دوو ژووری نووسنە هۆڵە مدبەقە چەوریە ئیتر ئاو دەستە و حەمامە و ئەو کات سەردانمانکردن وەک پێویست ئەشیای ناوماڵتان نەبوو کەلوپەلی پێداویستیتان نەبوو ئەی ئێستا چیتان هەیە والله لەخوا بە زیاد فەرشیان هەموو فەرشیان کڕیەوەی هەموو ژوورەکان لەخوا بە زیاد بێ مەعرەزە کەونتەرە لەخوا بە زیاد بێ تەبا غازە مرەشەعە فەرشی ناوماڵ هەمووی کامل لەخوا بە زیاد بێ هیچمان کەم نییە واتە ئەوەی کە نەتان بوو یان کۆم بە هەمووتان بۆ تازە کراوە بڵێ خارە والله ئێستا لە هیچتان کەم نەشووە والله لەخوا بە زیاد بێ لەخوا بە زیاد بێ ئێستا لە خانی خۆمانای لە خانێکی گەورە 200 مەتری لەخوا بە زیاد بێ هەموو ئەشیای ناوماڵیان بۆمان کڕیوە لە هیچمان کەم نییە سپاس خێرخوازانەکەم کە ئەو ماڵە خۆشە بێدامی کردی ئەشیای ناوماڵیان بۆ کردن ئێستا دڵمان خۆشە سێجار باوکم چوە نەخۆشخانەوە بە سەلامەتی گەڕانەوە بۆ ماڵەوە باوکم ئەو جارە کەوتبوو لە ناوجێگا هەموو جارێ ئەوێ دووەرە قاچ بشێلم نەچوو قاچم بۆشێلە لەخوا بەزاد بێ ئێستا باشە من دڵم خۆشە گشتمان دڵمان خۆشە ئەو خانوو خۆشی بۆ داویکردنی خێرخوازان دا خێرخوازان دەستی خێرخوازان خۆش بێت لەگەڵ مژدەی ئەم خانووە تا چەند لە ئازارەکانت کەم بووە تا چەند خەمەکانت کەمی کرد وەڵایی زۆر خەمەکان کەمی کردووە چکە تۆ خانووی خۆت بێ و خانووی کرێتی بێ عەرز و ئاسمانی فەرقە ئێستا لە خانووی خۆم دامەوە ئەو کات کرێتی بووم
زۆر فەرقی هەیە ڕاستی. وەڵای خانووە تا بڵێ گەورەیە ڕاستی 200 مەترە لەمە بۆمە گەورەیە گچکە نییە ینی. بسم الله وبه نستعين. دەستگای خێرخوازی بەخشین بەردەوامە لە پرۆژە و کار و چالەکەکانیدا. دیارە دوای ئەوەی ئاگادار کەڕێنەوە لەلایەن برایەکەوە کە ماڵێکی هەژار و نەدار کە خاوەن نەخۆشی درێژخایانن لە سنوورەکەمان هەیە لە گەڕەکی ڕاپەڕین. دوای ئەوەی کە بەدوەچوونمان بۆ کرد و ڕێکارەکانمان گرت نەبەر لە ڕەمەزانی ئەم ساڵدا بەرنامەمان بۆ دابەزاندن. دوای ئەوەی کە تەماشامان کرد بەڕاستی وەزیان زۆر خراپە. هەم سەرۆکی خێزانەکە لە ڕووی تەندروستیەوە تووشی نەخۆشیەکی درێژخایان بووە وە بەڕاستی لە خانوویەکی زۆر بچووک و گوڵ و داردا بوون کە خانووەکە بەکرێژ بوو و هیچ موچە و داهاتێکیشیان نەبوو بەڕاستی. دوای ئەوەی کە بەرنامەیان بۆ کرا و دەستگا بڕیاریدا بەرنامەیان بۆ دابەزێنێت خرايەکێک لە پرۆژەکانی ڕەمەزانی ئەم ساڵەوە. دوای ئەوەی کە بەرنامەیان بۆ ئەنجام درا سوپاس بۆخوا دەروی خێریان لێکرایەوە خێرخوازان بەڕاستی بەسەریان کردنەوە لە هەموو شار و شارچکەکان چ بە تەلەفۆن چ بە هاوکاریکردن کارێکی باشیان بۆ ئەنجام درا. دوای ئەوەی ئێمەش هەستاین بە دابینکردنی خانوویەکی 200 مەتری بۆیان لە سنووری ناوشاری قەڵاوزێ لە گەڕەکێکی باش بەڕاستی کە دانیشتوانەکەی زۆر بڕێز و خەڵکی باشن کە خانووەکە پێک دێت لە دوو ژووری نووسن، ژووری پێشوازی، چێشتخانە، هۆڵ، مشتەمەلات کە بەڕاستی لەگەڵ کەلوپەلی پێداویستی ناوماڵ ئەوەی کە نایان بوو کە بریتی بوو لە مەعرەزی نوێنان کەوەنتاری مەطباخ، فەرش بۆ هەموو ژوورەکان، تەباخی غاز، مڕەشاح، جلشۆری ئۆتۆماتیک و کۆمەڵک پێداویستی دیکە ئەوەی کە نامان بوو بۆمان دابینکردن. لەگەڵ ئەوەش بەڕاستی لەو کاتەیەوە کە بەرنامەیە بۆکراوە تا ئێستا 3 جار سەردانی پزیشکیان کردوێتەوە. سوپاس بۆخوا لەسەر داهات و پێویستیان بە هیچ کەم و کورتێکیان نەبووە داهات شتیان بۆ دابین کراوە. سوپاس بۆخوا و لێرەوە بە دەرفەتی دەزانم بەڕاستی زۆر زۆر سوپاسی خێرخوازان بکەم کە بەشدار بوون لەو پرۆژەی ئێمەدا لە دابینکردنی ئەم خانووەدا. خوا پاداشیان داتەوە، خوا بەرەکەتی مادی و معنەویان بەسەردا بڕێژێت. ئمڕۆژ لە دەڤەری پشدەر ئێوەی خێرخواز و بەخشندە ماڵێکتان لە کرێچێتی ڕزگار کرد. کاک ئەحمەد ساڵانێکە لە کرێچێتی ژیان بەسەر دەبات و چەند ساڵێکیشە تووشی نەخۆشی شێرپەنجە بووە. لەلایەک کرێخانووەدا، لەلایەک عیلاج و دا و دەرمان و سەردانی دکتۆر، لەلایەکی تر هیچ کاسبکارێک و بژێوێکی نەبوو. بەڵام ئێوەی خێرخواز و بەخشندە تەنها لە ماوەی 2 مانگدا کاک ئەحمەدتان کردە خاوەن ئەم خانوو لەگەڵ دابینکردنی تەواوی کەلوپەل و پێداویستی ناومە. تایەوە ببەخشن ئێمەش هەژارەکان و نەخۆشەکان و منداڵانی بێباوک لە کرێچێتی ڕزگاریان دەکەین و ژیانێکی خۆشگوزەرانیان بۆ دەگەڕێنەوە. تا ئاوەدانکردنی ماڵێکی تر بەخوای گەورەتان ئەسپێرین. هەر شاد و کامەران بن. خواتانەکە.